سڵاوتان لێبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکان ئەم کاتتان باش هیوادارم هەموو لایەکتان تەندروست باش بن. خۆشەویستانم داپیرام ڕۆ چیرۆکێکی زۆر خۆشی بۆ ئامادەکردوون کە هیوادارم جێگەی سوود بێ و هەمووتان دڵخۆش بن. چیرۆکی ئەمڕۆشمان لە ژێر ناونیشانی بێهیوا بوون. نەوا کچێکی گوێڕایەڵ بوو. ڕۆژێکیان بەیانی زۆر زوو لە خەو هەستا. دایکی هاتە ژوورەکەیەوە و پەردەی پەنجەرەکانی لایە. ڕووناکی خۆر بە گەشاوەیی هاتە ژوورەکەی نەواوە. نەواش سەیری کاتژمێری دیوارەکەی کرد، بیری لەوە کردەوەتی من دوای 2 کاتژمێری تر پێویستە لە ئاهەنگی پۆلەکەی ئامادە بم. ئاهەنگی ساڵانی پۆل پێش پشووی هاوین دەستی پێکرد. نەوا پلانی دانابوو بۆ ئەو ئاهەنگە کە لەگەڵ هاوڕێکانیە لەسەر ئەنجامدانی پێشبڕکێ و پۆشینی پۆشاکی جوان و یاری دەست پێ بکەن. دایکی نەوا ئاوڕێکی یایەوە و هاواری کرد ئای خوایە گیان. نەوا وتی ئەوە چی بوو دایکەی گیان؟ دایکیشی پێیوت هەستە کچەکەم لە ئاوێنەکەیە سەیرێکی خۆ بکە. نەواش خێرا هەستا بۆ لای مێزی ڕازاندنەوەکە و لەبەر دەم ئاوێنەی ڕازاندنەوەکەیە وەستا. بینی کە لایەکی ڕوخساری زۆر ئاوساوە. دەستی لێ و پرسیاری کرد دایکە گیان ئەوە بەڕاست ئەو لایەن بۆچی وا ئاوساوە؟ دایکیشی وەڵامیایەوە وتی کچەکەم ئەوە ملەخڕەیە، تووشی ملەخڕە بووی، پێویستە تۆ ئەمڕۆ لە ناو جێگەکە تا بمێنیتەوە و نەڕۆیتە دەرەوە. نزیکەی هەفتەیەک بەردەوامە بێ، بەڵام دڵنیابە لەوەی کە باشە بی. نەواش وتی 1 هەفتە ئەی من نەڕۆم بۆ ئاهەنگی پۆلەکە؟ دوایی وتی نا من باشم، پۆشاکەکانم لەبەرەکەم و ئەڕۆم. دایکیشی بە پێداگریەوە وتی نەخێر کچەم تۆ ناتوانی بڕۆی، چونکە ملەخڕە پەیوەندی لەگەڵ کەسانی ترە ئەگوازێتەوە. لە ماڵەوە بمێنەرەوە باشترە، پێویست بە چوونە دەرەوە ناکە بۆ ئەوەی هاوڕێکانیشە تووشی هەمان شت نەبن. نانی بەیانی بۆ ئامادەکەم و نانەکە بخۆ. نەواش هەستی بە ئازارێکی زۆرە کرد لە دەوروبەری هەردوو گوێیە. هەروەها هەستی بە ناساغیە کرد، بەڵام لەگەڵ ئەوەشە هەر ئەیویست بڕوا بۆ ئاهەنگەکە. کاتێک کە دایکی گەڕایەوە نەوا تکای لێکردووتی دایکە تکاو لێیەکەم بەیاڵە بڕۆم بۆ ماوەیەکی کەمیش بێ، ئەمەوێ بەشدار بم لەو ئاهەنگەیە. هەتا کۆتاییەکەی لە ئاهەنگەکەیە نامێنمەوە بەڵێم بێ. دایکیشی وەڵامیایەوە وتی ئەی کچە جوانەکەم بەڕاستی تۆ تووشی ملەخڕە بووی، هەروەها پلەی گەرمیشە بەرزە، بۆیە پێویستە ئەمڕۆ لە ماڵەوە پشوو بێ، تکاو لێیەکەم بە قسەم کە. نەواش زۆر دڵی تەنگ بوو، هەر بە دڵتەنگی گەڕایەوە سەر جێگاکەی خۆی. دوای ماوەیەک نەوا زۆر تامەزرۆ بوو بەوەی بڕوات بۆ ئاهەنگەکە. هەر بۆیە سوور بوو لێبڕاوانە لە جێگاکەی هەستا و پۆشاکەکانی لەبەر کرد و هەروەها پێڵاو نوێیەکانیشی لە پێ کرد. بە هێواشی دەرگاکەی کردەوە، بەڵام کاتێ دەرگای ژوورەکەی کردەوە دایکی بینی کە لەو دیو دەرگاکەوە دانیشتە بوو. دایکی وتی کچەکەم کارێکی گەمژانە مەکە، تۆ کچێکی ئازیزی پێویستە گوێڕایەڵ بی، بەم حاڵەتەوە ناتوانی بچی بۆ شوێنێک دواتر هاوڕێکانیشت تووشی هەمان نەخۆشی تۆوە بن. دەستی گرت و دووبارە بردیەوە بۆ سەر جێگاکەی. لەو کاتەیە نیانی خوشکە گەورەکەی هاتە ژوورەوە. کاتێک نەوای بینی وتی ئای خوایە خوشکە بەسە زمانەکەم، ئەوە تۆ بۆچی ئەمڕۆ ئاواو لێ هاتووە؟ با یاری بە کاغەزی یاریکردن بکەین باشترە بۆ ئەوەی کە ماندوو نەبین. نیان ڕۆیشت و دوورکەوتەوە لێی. فرمێسکیش داباریە چاوەکانی نەوە. بە خۆی وت هیچ کەسێک لەوە تێناگا کە من لە ناخەوە هەستی پێیەکەم. نەوا دەستی کرد بە خوێندنەوەی یەکێک لە چیرۆکەکان تا کاتە بەتاڵەکەی خۆی بەوە سەرقاڵ بکە. دوای ماوەیەک دەستی کرد بە یاری کۆکردنەوەی پیت و وشەکان. دوای نیوە ڕۆژ نەوە هەستی بە ئازارێکی زۆرە کرد.
جارێکی تر لە ئاوێنەکە سەیری خۆی کردەوە و وتی چەندی منێکی ناشرینە، لایەکیانم بەرز بۆ تۆ ئاوساوە. بە دەنگی بەرزیشەوە دەستی کرد بە گریان. دوای ئەوە دایکی گوێی لە دەنگی گریانەکەی بوو، خۆی کرد بە ژوورا و پێیوت کچەکەم ئەزانم تۆ ئەمڕۆ زۆر دڵتەنگی، ئەتەوێت ئامادەی ئاهەنگەکە بی، دڵنیام وایە وانە؟ ئەمە کۆتایی ژیان نییە کچی خۆم، چەندین دەرفەتی بۆنە و ئاهەنگە بۆ ڕەخسێ، بەڕاستی تەندروستی گەنجینەیەکی ڕاستەقینەیە، هەموو شتێک بێجگە لەو ئەتوانرێ قەرەبوو بکرێتەوە. کارەکانە هەمووی باشە بن، تەنیا یەک هەفتە ئارام بگرە، هیچ کێشێک نابێ و چاکە بیتەوە. نەواش لە قسەکانی دایکی تێگەیشت و خەندەیەکی فراوانی بۆ کرد. لە پڕنیان پاڵی نابە دەرگاکە و هاتە ژوورەوە و دانیش لە تەنیش دایکەوە. بەخۆشیەوە بە نەوای وت چۆن خەنداکەی لە کاتێکە گوپەکانە بەو شێوازە ئاوساون؟ نەواش بە بزەیەکە وتی بێدەنگ بە خوشکەکەم، دوای چەند ڕۆژێکی کەم دڵنیام چاکە بمەوە. چەند ڕۆژێک تێپەڕی و بارودۆخی نەواش باش بوو، وەکو جاران ئەڕۆیشتەوە بۆ قوتابخانە و من لە خڕەکەشی نەمابوو. ئیتر زۆر سوپاسگوزاری دایکی بوو بۆ ئەوەی کە بە جوانی توانی ئامۆژگاری بکە و بەرگەی ئەو ئازارەکەمەش بگرێ کە ئەو ماوەیە هەیبوو. ئێمە چیرۆکەکەی نەوامان کۆتایی پێهێنا، بەڵام لەم چیرۆکەیە فێری چی بووین؟ فێری ئەو بووین کە هەمیشە هیوامان بە ژیانمان هەبێ، لە هەر بارودۆخێکی سەختا بین، لە هەر کاتێکی نەخۆشییا بین، ئێمە بێ بە ئومێدێکی جوانەوە بەرەو پیری ئەو شتە بڕین، چونکە لە دوای هەموو ناخۆشیەک بە دڵنیاییەوە خۆشیەت. بۆیە هەر کاتێک هەر یەکێک لە ئێمە تووشی هەر گرفتێکە بێ یان هەر بارودۆخێکی ناخۆش بۆ یەتە پێشەوە، پێویستە ئارام بگرێ و بە دڵێکی خۆشە و بە هیوایەکی زۆرەوە لەو بارودۆخە بڕوانێ، چونکە بە دڵنیاییەوە بەرەو باشی ئەڕوا. مناڵە ئازیز و خۆشەویستەکان، چیرۆکی ئەمڕۆژمان کۆتایی هات. هەتا بەرنامەیەکی نوێ و چیرۆکێکی نوێی داپیرە، کاتێکی خۆش خواتان لەگەڵ.